سڵاوتان لێبێ لەم فێرکارێ باز لە چۆنێتی گۆڕینی ئەکاونتی سناپچات دەکەین بۆ پەیج و زیادکردنی بەشی سەبسکرایب. ئەگەر حەستان بۆ بابەتەی هەیە دوای و ناوبڕی لەگەڵمان بن. دووبارە سڵاو. هەروەک گوتمان لەو فێرکارێ باز لەوە دەکەین کە چۆن بتوانین ئەکاونتی سناپچات بگۆڕین بۆ پەیج و بەشی سەبسکرایب بۆ زیاد بکەین. پێش ئەوەی دەست بە فێرکاریەکە بکەین دەمەوێتان پێرا بگەینم بەشێکی زۆری ئەو بەڕێزانەی کە ڤیدیۆکانمان دەبینین لە یوتیوب سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەیان نەکردووە. هەروەها بەشێکی زۆری ئەوانەی کە سەبسکرایبشیان کردووە زەنگۆڵەکان چالاک نەکردو و بۆیە بێبەش دەبن لە بینینی ڤیدیۆکانمان. بۆیە لێرە داواتان لێ دەکەم ئەگەر سەبسکرایب کەناڵەکەی ئێمەتان نەکردووە هەر ئێستا سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەی تەنیشتی چالا بکەن بهێنە سەر ئۆڵ بۆ ئەوی نۆتیفیکیشنتان پێ بگات لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆکمان. سەرەتا دەبێ ئەنتەرنێتەکەمان بکوژینەوە بۆی هەندێک خوتوات هەیە دەیکەم پێشوەختە پێتان دەڵێم هۆکارەکەشتی ئەو خوتواتانە دەکەم. پێویستمان بە VPN-ێک دەبیتن VPN-ێکی دادەبەزێنین بۆ ئەندروید ئەو توربۆ VPN هەیەیان هەر VPN-شی ترکە بخۆتان پێتان باش بوو لە ئایفۆنیش بە هەمان شێوە VPN-ێک دابەزێنن لەوەی لوکیشنەکەتان یعنی شوێنەکەتان بگۆڕی لە وڵاتێشکە لەبەرەوەی لە عێراق بەردەست نییە. ئێستا لە ئەمریکا بەردەستە ئەو یعنی ئەوە بە احتیادی دەکرێتە پەبلیک بەڵام لەوەی لە عێراق بەردەست نییە ناچارین VPN بەکاربینین. طبعا هەروەک گوتمان ئەکاونتەکەمان بۆی پیشانتان بدەم ئەو ئەکاونتەمان دەڕۆینە سەر ئەکاونتەکەی خۆمان پەبلیک نییە لۆی پیشانتان دەم کە کۆتاییەکەی دەبتە پەبلیک. سەرەتا دەڕۆینە ناو ستینجی مۆبایلەکانمان لەوێ دەڕۆینە بەشی ئەپس لێرە چەند ئەپلیکیشنێکیان کلیر کاشی دەکەین مەبەستم چییە لەو کلیر کاشەیە بەشێک لەو ئەپلیکیشنێک کە کۆمپانیای گوگل هەیەی تۆماتیکی لوکیشنی خەزم دەکاتن یعنی مەسەرەن کە تو مۆبایلەکەت دەکەیەوە یەکسەر دەزانیت ئەتو لە عێراقی لەبەرەوەی ئایپەکەت دەناستەوە بەردامشە لە عێراق بیتی یەک لەوانە گوگل کڕۆمی دەکەینەوە لە یەکەم دانەیە ستۆرەج هەیە وەبزام لە عەرەبیەکەم سا ذاکیرە یان تەخزین شتێکی وایە ئەوەی خوارەیان کلیر کاش ئەویان دەستی پێدەێن لەوەی سفر بێتەوە ئەوە سفر بووە ئەو کردارەی لەگەڵ هەموو بەرنامەکانی گوگل دەکەین یعنی مەسەرەن گوگل درایڤمان هەیە دەستە ستۆریج ئەویان کلیر کاش دەکەین ئەوە لەبەرەوەی لوکیشنەکەی بە تۆماتیکی خەزم دەکاتن دەڕۆینە ئەوانی تر هەمویان مەسەرەن جیمێل ئەوە لە احتیاط بەوەی نەزانێتن کە ئەو مۆبایلە لە عێراقە کە VPN-ەکەی پێ دەکەین ئەوە گوگل بخۆی ئەو کردارەی لەگە هەموو بەرنامەکان دەکەین کە هی گۆگڵن لە هەمووش گرنگتر ئەوەیە گوگل پلی ستۆر ئەویان دەڕێنە ستۆرج و ئەوەش ئاین بە هەمان شێوە کلێرکاشی دەکەین من VPN-ەکەشم دابەزاندە VPN-ەکەش وا لێ دەکەم کە کلیر کاش بیتن هەروە سناپچاتەکەش سناپچاتش ئاین لوکیشنی خەزم دەکاتن دەڕێنە ستۆرج ئەوش کلیر کاش دەکەین با VPN-ەکەش بدینەوە ئەوە VPN-ەکەمەش تەمان گوتم لینکی VPN-ەکەی لە دیسکریپشنی ئەوەی دادنێمەوە لە ئەندرۆیدە ئاین بە هەمان شێ ئەوەش کلیر کاش دەکەن ئێستا هەمومان کلیر کاش کرد هەنگاوی دواتر ئەوەیە دەڕۆینە ناو VPN-ەکە تەمان خەتی دەکەینەوە ئەنتەرنێتەکەمان دەکەینەوە VPN-ەکەش دەکەینەوە عادەتەن ئەو VPN-ەکە فریە ڕێکلامەکەت پیشان دەدا دوای ڕێکلامەکەی توانی کۆنێکتی بکەیت ئێستا ئەوە تەمانا ڕێکلامی یەکسەر پێیان پیشاندا لای دەبن دەست دەنێ بەو هێمای جێزەرە لەوەی کۆنێکت بی خۆی تۆماتیکی وڵاتێکی هەڵدەبژێری بۆ نمونە ئێستا ئەوە تەمان ڕێکلامان پیشان دەبا ڕێکلامەکە تاوا بیتن پێنج سرکەکە ئەو دەست دەین بە کلۆز لەوەی لەسەر لابستن ئەڵمانیا هەڵبژاردیە ئەمن دەڕۆم لۆی بیکەمە ئەمریکا لەسەرەوە دەست بە ئاڵای ئەلمانیا دادنێم لێر ئەمریکا هەیە بە نیویۆرک هەڵبژێرین ئەوە سێجێ ئەمریکایە بە مثلەن
دووبارە هەر ینی ئەوەی وارۆ گوتمان لوکیشنەکەی نەگۆڕی دڕۆین دەرێ بە هەر وڵاتەکەی بگۆڕین. سناپەچی بکەین لۆ سەر ماپەکەمان هەر سناپ ئاسایی دەگرینەوە.